بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آياتي سيودو لتفسير سورة النور، كلو تجد خواي قورا يكي جديكا لفرمان كان بإيمان داران دكا ببياو آفرتوا دفرمت وأنكحوا الآيام منكم والصالحين من عبادكم وإمائكم. فرمي وأنكحوا يعني جنيان بوبينن الآيام منكم أو كراني كتا استا جنيان نهنا ولا خوتان يان وأنكحوا الآيام بشويان دن أو كساني كشويان نكرد ولا خوتان أويك طبعا وأنكحوا الآيام منكم دبي دوزار تفسيري كي طبعا أجر لهردو حالة كيدا فرمانك بولي أمريكانا يعني أي أواني كسر برشتكاري قرآن وكسانن أجر كرتان هبون وجنيان نهنا بو جنيان بوبينن وأجر كستان هبو خشكتان هبو شويان نكرد بو بشويان دنوب بيان جينا شويني خويان والصالحين من عبادكم وأواني كتاككارن لكويلة كانتان كويلتان كرن جنيان نهنا وجنيان بوبينن وإمائكم وهروها جارية وكنيسة كانتان أواني كالجردستان دانا وشويان نكردو ميردان نية بشويان دن. طبعا آياتك زور واضحة فرمان كردنا وأمر كردنا بلام أمرك بو واجبيتياننا زورك لمفسرين دفرمون أمر ليرة بو وجوبة يعني واجبة كورك جني نهنا بيت جني بو بهندري أجر هيش هوكارك نبل لجنهنان دا وهروها واجبة كت آفرت كمردي نكردبو بمرد بردري بشو بدري أجر هيش عذرو بيانو يجنبو واجبكش لسر چيا هل لسر خودی کوڕەکەی نییە چونکە زۆر جار کوڕەکە لەوانەیە بۆ خۆی لە توانای دانەبێ نە معنەویەن بتوانێت بۆ خۆی شوێن و جێگای باش بدۆزێتەوە ئەو کاتە دەبێت کە سوکاری یارمەتی بدا و کچ بە تایبەتی طبعا لە توانای دانیە بۆ خۆی طبعا شوێن و جێگا بۆ خۆی پەیداکە واجبە لەسەر کە سوکارەکەی هەوڵدا و ئاسانکاری بکە و هەموو محاولەیەکە بۆی بیگەێنێتە شوێنی خۆی و جێگای خۆی. ئەوە ئەگەر بۆ وجوب بێ هێندێک دەفەرمون فەرمانەکە بۆ نەدبە بۆ سنەتە یعنی سنەت وایە چاک وایە کوڕانێک کە ژنیان نهێناوە ژنیان بۆ بهێندرێ وە کچانێک کە شویان نەکردووە بەشوو بدرێن بە مەبەستی پاراستنی ناموس و داوێنیان لە گوناه و لە تاوان. بەڵام عولەما کە دێنن ئەو ئاەتانەی باسی ژن و ژنخوازی دەکەن و باسی يعني براوردی دەکەن لەگەڵ هێندێک لە ژیانی سەحابە و پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ دەگەینە ئەو ئەنجامەی کە ژنهێنان و شوکردن ئەو ئەحکام خەمسانەی بەسەردا جێبەجێ دەبن یعنی هێندێک جار بۆ هێندێک کەس واجبە کەسێک بنمونە کوڕ بە یا کچ بێ فەرقی نییە توانای ژنهێنان یا شوکردنی هەبێ توانای ژنهێنان و شوکردنی هەبێت یعنی مەجالی بۆ بڕەخسێت و مەترسیشی لەسەر بێت تووشی گوناه و تاوان ببێ واجبە لەسەری کوڕەکە ژن بێنێت و ئافرەتەکە تەوان سوو بکە بۆ کەسێک کە بەنمونە دەتوانێت توانای مادی هەیە بەڵام لەوانەیە مەترسی لەسەر نەبێ تەوان بۆ ئەو جۆرە کەسانە سنەتە کەسێک بەنمونە توانای مادی هەیە وەڵام لەوانەیە لە ڕووی پێویستی بە شوکردن یا بە ژنهێنان نەبێ عولەما دەفەرمون بۆ ئەو کەسانە مەکروهە ناپەسندە بۆ کەسێک حاڵەتەکەی طبیعیە طبعا دەتوانێت وەک دەڵێ بە ژنیش بێنێت و وەک دەڵێ ممارەسەی ئیشی ژن و مێردایەتیش بکات و توانای بەخێوکردنیشی هەیە بەڵام ئەگەر نەشی هێنێ هیچ مەترسێکی لەسەر نییە بۆ ئەو جۆرە کەسانە مباحە وەالحاصل شتێکی حەڵاڵە بیکە باشە نەیکرد گوناهی ناگاتێ و بۆ کەسێک کە توانای ژنهێنانی نییە لە ڕووی مادیەوە ناتوانێت خێزانەکەی خۆی بەخێوکە یان بەعکسەوە ئافرەتێک لە ڕووی جەستەیی یا لە ڕووی معنەویەوە لەوانەیە ئامادە باشی تێدا نەبێت بۆ شوکردن ئەو جۆرە کەسانە تەمان ژنهێنان و شوکردن حرامە
چونکە ئافرەت کە پیاو دەیهێنێ بە نمونە بۆچی دەیهێنێ طبعا هەتەنها بۆ ممارەسەی جنسی نییە دەبێت دەبێت لە ڕووی معیشەتی ژیانی شەو معیشەتی دابینکە معیشەتی ئافرەتەکەی پێ دابین ناکرێت و وەک دەڵێ مەترسی زیناشی لەسەر نییە طبعا بۆ ئەو جۆرە کەسانە هەر نابێ ماڵی ئافرەتێ بخاتە ناو میحنە و ناڕەحەتی و ناخۆشیەوە و ئافرەتێکیش بەڕاستی توانای ممارەسەی ژن و مێردایەتی نەبێت توانای ڕازیکردنی پیاوی نەبێت طبعا گوناهی دەگاتێ ئەگەر مەترسی طبعا دیارە مەترسیشی هەر لەسەر نییە لەو حاڵەتانەدا ئەگەر بزانێ خەلەلێک نەخۆشیەکی هەیە طبعا لەو حاڵەتانەدا شوکردنی حرامە و جائز نییە بۆیە دەکرێت بڵێن ژنهێنان و شوکردن بەبێ بارودۆخی کەسەکان گۆڕانکاری بەسەردادێ بۆ هەندێک کەسان واجبە بەبێ گومانی تەمان ئەوەی توانای مادی و معنەویان هەیە و مەترسیان لەسرە واجبە ژن بێنن شو بکەن و ئەگەر تەمان بۆیان ڕەخساو و دەبێ هەموو هەوڵێک بدەن بۆیان یعنی بۆیان بڕەخسێت و دەوروبەرەکەش لەسەریان واجبە هەوڵیان بۆ بدەن بۆ ئەو کەسانەی وەکو گوتم مەترسیان لەسەر نییە بەڵام توانایان هەیە بێگومان بۆ ئەو کەسانەش تەمان ژنهێنان و شوکردن سنەتی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێت چاکتر وایە هەنگاوەکە بنێن بۆ ئەو کەسانەی کە لە ڕووی مادیەوە توانایان هەیە بەڵام لە ڕووی معنەویەوە توانایان نییە تەمەن ناپەسەندە و باش نییە تەمەن ئەو هەنگاوە بنێن بۆ کەسێکیش توانای مادی و معنەوی نەبێ پیاو بێ یا ئافرەت بێ تەمەن ژنهێنان و شوکردن بۆ ئەو جۆرە کەسانە حرامە و جائز نییە بەڵام بە شێوەی گشتی تەمەن ژنهێنان و شوکردن دەکرێت بڵێن سنەتێکی گەورەی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێت و چەند پێغەمبەرێک نەبێت طبعا یەحیا کە فریانەکەوتوە ژن بێنێت طبعا لە تەمەنی 20 ئەوەندە ساڵەیدا شەهید کراوە عیسا سەلامی خوای لەسەر بێت فریانەکەوتوە دەنا هەموو پێغەمبەران طبعا ژنیان هێناوە و ئافرەتیش بە شێوەی دەگمەن نەبێ طبعا نییە شووی نەکردبێ بۆیە ژنهێنان و شوکردن سنەتی حیات و سنەتی ژیانە بەڵام هێندێک جار بۆ هەندێک کەس دەبێتە واجب و بۆ هەندێک کەسیش لەوانەیە ببێتە سنەت بۆ هەندێک کەسیش دەگمەنیش کە توانایان نییە لەوانەیە هەر جائز نەبێت و دروست نەبێ بەڵام لێرە خوا دەفەرمێت وأنكحوا الأيام منكم وأنكحوا ئەگەر بۆ کوڕان بێ یعنی ژن بێنن بۆ ئەو کوڕانەتان کە ژنیان نەهێناوە لە خۆتان و بە شوویان بدەن ئەو کچانەی کە شوویان نەکردووە لە ئێوە والصالحين من عبادكم وژن بێنن بۆ ئەو کۆیلانەتان کە کۆیلەی باش و چاکن وإمائكم و ئەو کەنیسانەتان کە لە ژێردەستاندانە و باشن بە شوویان دەن و بیان گێنن بە شوێنی خۆیان هاجا خوا دەفەرمێ ئین یەکونوا فقراء ئەگەر هاتو ئەو کەسانەی کە بەتەمان ژنیان بۆ بێنن یا بە شوویان دەن هەژار بوون لە هەژاریەکەی مەترسن یغنیهم الله من فضله خوای گەورە دەوڵەمەندیان دەکات لە بەخشش و چاکەی خۆی کە حەدیثی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمێت ثلاث حق على الله عونهم سێ کەس خوای گەورە فەرزی کردووە لەسەر خۆی یارمەتیاندا یەکەمیان ئەوەی الناکح الذي يريد العفاف ئەوەی ژن دێنێ یان شوو دەکات بە مەبەستی ئەوەی داوێنی پارێزراو بێت و تووشی حرام دەبێت جا داوێن مەرز نەی لە کەسەکە تووشی زینای بێ دەرسەکانی کە باسمان کرد تەوان ئینسان دەبێت بتوانێت چاویشی بپارێزێ دەستیشی بپارێزێ خۆی لە حەز و مقدماتەکانی زیناش بپارێزێ لە خودی زیناکەش کەسەکە خۆی بپارێزێ کەسێک بەو نیەتەی خۆی لە گوناه بپارێزێ ئامادەیە ژن بێنە یا شوو بکە بەبێ گومانی ئەگەر فەقیریش بێ ئەو کەسەی شوو دەکا ئافرەتەکە شووی پێدەکا یان ئەگەر کوڕەکە بەتەمای ژنهێنانە بۆی داوێنی پارێزراویش بێ فەقیریش بێ خوا دەفەرمێت لە فەقیری مەترسن ئین یەکونوا فقراء ئەگەر هاتو ئەو کەسانە فەقیریش بوون یغنیهم الله من فضله خوای گەورە لە بەخشش و چاکەی خۆی دەوڵەمەندیان دەکا والله واسع علیم خوای گەورە واسعە دەروی فراوانە چەندی حەزی لێبێ دەتوانێت پێتدا و هەروە علیم ئاگاداری نیەتی دڵیشتا بە کام نیەتەی کەسەکە ژن دێنێ بۆ خۆپارێزیەتی فعلەنها کە ژنهێنان و تەمان شوکردن نیوەی ئیمانە تەمان ئەگەر بەنیەتی خۆپارێزی وایە وەجارێکە گوتمان پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەوەی زەمانەتی پاراستنی زمان و داوێنم بۆ بکە بە حرامی تەمان زەمانەتی چوونە بەهەشتی بۆ دەکەم کەسێک بەو نیەتەی ژن دێنێ یا شوو دەکە خوای گەورە وعدی داوە ئەگەر فەقیریش بێت و هەژاریش بێ خوای گەورە کاری بۆ ئاسانکە بە نمونەش
طبعا هەزاران نمونەی ئەومان دیوە و زۆرینەی ئەوانەی ئێستا ماڵن و دەوڵەمەندن و وەک دەڵێ معیشەت و ژیانیان بەڕێوە دەڕوا ئەو ڕۆژەی کە ژنیان هێناوەیە ئەو دەقەی کە شویان کردووە هیچیان نەبووە و ئێستا وەک دەڵێ کوڕ یا کچ ئەو فکرەیان بۆ دروست بووە ئیلا دەبێ کەسەکە خانووی هەبێت و ماڵی کاملی هەبێت و وەک دەڵێ معاشی هەبێت و یان وەزیفەی دیاریکراوی هەبێ ئەو جار هەنگاو بۆ ژنهێنان دەنێت یان کچ ئامادەیە شوبکە جاران شتیوانە بووە کەسەکە تەنها مارەیی و مەسرەفی کاتی گواستنەوە و جلوبەرگەکەی هەبوو بە بیری لە ژیانی دوای ئەو کاتی نەکردوتەوە بە سەدان لەوانەیە کە ئێستا ئێمەدایان ناسین و لە تەمەنی ئێمەدانە لەو بابەتەی بوون ئەو ڕۆژەی کە ژنیان هێناوە و شویان کردووە دینارێکیان نەبووە و کەسابەتێکیان نەبووە خانوو شوێنی حەوانەوەیەکیان نەبووە بەڵام کە هەنگاویان ناوە بە نیەتی خێر خوای گەورە دەروی خێری بۆ کردونەتەوە بۆیە هیچ کات لایانی مادی طبعا نابێ بکرێتە پێوەەر بەڵێ کوڕەکە دەبێ بەشی ئەوەندەی هەبێ ئەو داواکاری کە کچەکە هەیەی لە مارەیی نەفەقەیەکی ئاسایی ڕۆژانە بتوانێت دابینیکە بەڵام پێدوا بێ دەبێ ژیانی 100% مسۆگەر بێ کوڕ یا کەس نەزڕی ئاوا بێ نەزرەیەکی غەڵەتە و خوای گەورەش بەپێی نێتی خۆی ئەو کاتی لەگەڵت دەکا وأنكحوا الأيام منكم وەکو گوتم دووجار ئاەتەکە ئەگەر بۆ کوڕان بێ دەڵێن ژن بێنن بۆ ئەو کوڕانەتان کە ژنیان نەهێناوە یان بە شویاندن ئەو کچانەتان کە شویان نەکردووە والصالحین و ئەوانەی چاکن لە کۆیلەکانتان ژنیان بۆ بێنن و ئیمائیکم و کەنیسەکانتان ئەوانەی چاکن کەنیسەیان لێ بکەن بە شویاندن ئین یەکونوا فوقەڕاء ئەگەر هاتو ئەوانەی بە شویان دەدەن یا ژنیان بۆ دێنن هەژار بوون یغنیهم الله من فضله خوای گەورە دەوڵەمەندیان دەکات لە بەخششی خۆی والله واسع علیم خوای گەورە دەروی فراوانە و ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە ئەوە ئاەتی یەکەم ئاەتی دووەم دەفەرمێ وەلیەستەعفف الذین لا یەجدون نکاحا با خۆیان بە داوێن پاک ڕابگرن ئەوانەی کە لە توانایان دانیە ژن بێنن گوتمان دەوڵەمەندی پێوەەر نییە بەڵام کوڕ ئەگەر بە تەمای ژنهێنانە دەبێت شتێکی هەر هەبێ وایە خۆ لای کەمی دەبێ وەک دەڵێ جەمی ڕۆژانەی خواردنەکانی ئەو ئافرەتەی پێدابین بکرێ کە دێتە لای وایە دەبێت شوێنێک و جێگایەکە بێ ئافرەتەکەی تێدا دانیشێنێت و تێدا بحەوێنێتەوە دەبێت توانای کڕینی جلوبەرگێکی هەبێ کە لەبەر ئافرەتەکەی کات و چونکە خوای گەورە هەندێک شتی بۆ ئێمە حەڵال کردووە کە دەڵێ فەقیریەکەی مەکەنە پێوەەر یعنی ناکەسەکە با هیچی نەبێت چونکە گەیت هیچی نەبێ بۆ خۆشی ناژیە و کەسێکی دیکەشی تەڵان ئەرکی کەسێکی دیکەشی دەکەوێتە سەرێ و کاتە ژیانی خورستر دەبێت ینی کەسەکە ئللا دەبێ شتێکی هەر هەبێ ئەو کەسانەی هیچیان نییە هیچیان نییە و هیچیان پێ ناکرێت خوای گەورە دەفەرمێت وەلیەستەعفف با خۆیان بەداوێن پاک ڕابگرن الذين لا يجدون نكاحا ئەوانەی کە لە دەسەڵات و توانایان دانیە ژن بێنن یا شوو بکەن حتى يغنيهم الله من فضله تا ئەو کاتەی خوای گەورە دەوڵەمەندیان دەکات لە بەخششی خۆی حەدیثمان هەیە دەفەرمێت یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج دەفەرمێ ئەی کۆمەڵی گەنجان فەرقی نییە کچ کوڕ ئەوەی لە توانایدا هەیە لە توانایدا هەیە ینی ئەوەی بۆی دەستەبەر دەبێت و هەلی بۆ دەڕەخسێ ژن بێنێ یا شوبکە بابیکە فإنه له وجاء بێگومان ژن هێنان و شوکردن دەبێتە مایەی پاراستنی چاوت جەستت ناموست و هەموو ئەندامەکانت لە گوناه اینجا دەفەرمێت فإنه أغض للبصر ژن هێنان و شوکردن وات لێ دەکات چاوت نزمتر کێوە ئاەتەکەی تر فەرمانی دەکرد بەوەی کە چاومان لە ئاس حرامەکان داگرین و ئەگەر کەسێکیش نەیبوو فەرمووی ئەوەی لە توانای دانەبوو فعليكم بالصوم فإنه له وجاء ئەگەر نەتانتوانی ژن بێنن یا شوو بکەن و وەک دەڵێ مەترسیتان لەسەر بوو بە ڕۆژوو بوون پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چونکە ڕۆژوو دەبێتە قەڵغان ڕۆژوو برسیت دەکات طبعا ئەگەر برسی بووی بە تەبیعەت حەز و غەریزەی جنسی لە کەسەکەدا تۆزێک کۆنتڕۆڵ دەکات و ئینسان دەتوانێت بەسەر خۆیدا زاڵ بێ بۆیە دەفەرمێت وەلیەستەعفف الذین لا یەجدون نکاحا با خۆیان بەداوێن پاک ڕابگرن الذين لا يجدون نكاحا ئەوانەی لە توانا و دەسەڵاتیان دانیە ژن بێنن یا شوو بکەن
حتى يغنيهم الله من فضله هەتا خوای گەورە دەوڵەمەندیان دەکات لە بەخششی خۆی جا ئەو دەوڵەمەندکردنە مەرج نییە پارە پێدان بێ بە نمونە کچێک لە ماڵی بابی دانیشتوە خۆی لە وڵاتی ئێمە هەر دەبێت چاوەڕێ بێت تا کەسێک خوازبێنی دەکات تا یعنی هەتا خوای گەورە هەلت بۆ دەڕەخسێنێ وەک دەڵێ خۆت بەداوێن پاک ڕابگرە ئەگەر هەر مەترسیت لەسەر دروست بوو بە ڕۆژوو بە بۆی بەهۆی ڕۆژوەکەیەوە پارێزراو بێ یا جاری وهایە کوڕ پارەشی هەیە ها بەڵام هەلی ژنهێنانەکەی بۆ نەڕەخسێ یعنی هەتا هەلی ژنهێنانت بۆ دەڕەخسێ خۆت بەداوێن پاک ڕابگرە جا ئەگەر بەهۆی چاو پاراستنەوەیە بەهۆی تێک هەڵنەبوونەوەیە هیچ نا بەهۆی ڕۆژوو ئینسان دەتوانێت خۆی تەمان ڕۆژوویەکەکە لە هۆکارەکان خۆ مەشغوڵکردن و خۆ سەرقاڵکردن بەشتی باش بە تایبەتی بۆ کوڕان تەمان کەسابەتکردن و وەک دەڵێ تیجارەتکردن و بازرگانیکردن کە هۆکاری دۆڵەمەندیە ئەوە یەک هۆکاری مرتاحیە هۆکاری ئەوەی دوورت دەخاتەوە ناتپڕژێتە سەر ئەو حاڵەتانە چونکە ئەو کاتانەی تەمان کاتی ئیشە ئیشێ دەکەی وایە کە کاتی ئیشنەوت تەمان ماندووی ئیسراحەت دەکەی ناتپڕژێتە سەر ئەوەی کە وەک دەڵێ بیر لە شتی خراپ و زۆرینەی ئەوانەی کە تووشی تاوان و خراپە دەبن لە فەراغ و بەتاڵیدا تووشی تاوان و خراپە دەبن بۆیە کە دەفەرمێت یعنی خۆتان بەتاوێن پاگرابن هەتا دەوڵەمەند دەبن مەرز نییە دەوڵەمەند دەبن یعنی هەتا وەک دەڵێ هەلی ژنهێنان و شوکردنەکەی دەڕەخسێ ئەو جار دەفەرمێ وەلەذینە یەبتەغون الکتابە ئەوانەی کە داوای نامەنووسینتان لێ دەکەن مما مەلەکەت ئەیمانکم لەو کەنیسە و کۆیلانەی کە لە ژێردەستاندان فەکاتیبوهم نامە و پەیمان نامەیان لەگەڵدا بنووسن جاران کۆیلە هەبوو وایە کۆیلەکە زۆر جار بە گەورەکەی خۆی دەگوت وەرە پەیمانێکم لەگەڵ بنووسە کە بۆ ماوەی ساڵێک ئەوەندە پارێت بۆ پەیداکەم بەڵام وعدم پێ بدە هەر کاتێک ئەوەندە پارەم بۆ پەیداکردی ئەتۆش ئازادم کە حاڵێن تەمەن نییە ئێستا ئەگەر خوا دەفەرمێت کۆیلەیەکی لەو بابەتەی داوای ئەوەی لێکردن کە ئازادیکەن لە بەرامبەر پارەیەکدا ئەگەر زانیتان خێری تێدایە نامەکەی لەگەڵ بنووسن والذین یبتغون الکتابە ئەوانەی کە داوای نووسینی نامەتان لێ دەکەن بۆ ئازادبوونیان مما مەلەکەت ئەیمانکم لەو کەنیسە و کۆیلانەی کە لە ژێردەستاندان فەکاتیبوهم نامەکەیان پەیمانەکەیان لەگەڵدا بنووسن ئین عەلیمتم فیهم خەیڕا ئەگەر زانیتان لە نووسینی نامەکەدا خێر و چاکە هەیە ئەگەر زانیتان نووسینی نامەکە خێری تێدایە بۆ خۆت و بۆ کۆیلەکەی چونکە ئەگەر کۆیلەکە بتوانێت پارەکەی پەیداکە ئەتۆش پارەیەکت دەست دەکەوێت و ئەویش لە کۆیلایەتی ڕزگاری دەبێت بەڵام هێندێک جار تەمان هێندێک کۆیلە لەوانەیە توانای پەیداکردین پارەیان نەبوو بێ کاتی خۆی و هێندێک کۆیلە کاتی خۆی هەبوو نەگەر ئازاد کرابانە لەوانەیە فەوتابانە لەوانەیە کەس نەبا بە خێویان کات و بیان گرێتە خۆیان بۆی ئەگەر زانیتان خێری تێدایە نامەکەیان لەگەڵدا بنووسن و ئاتوهم من مال الله الذي آتاكم و پێیان ببەخشن بەشێک لەو ماڵی کە خوای گەورە داویەتی بە ئێوە بەشێک لەو ماڵی کە خوا داویەتی پێتان بیدەن بەشێ بیدەن بە کۆیلەکان بە تایبەت ئەوانەی کە دەیانەوێت خۆیان ئازادکەن خۆیان ئازادکەن کە وەکو سەدەقە بیدەیە جائیزە وەکو زەکات بیدەیە جائیزە و کاتی خۆشی لە سەردەمی خلافەت و دەسەڵاتی ئیسلامیدا بەشێک لە زەکات تەرخان کرابوو بۆشێ بۆ کرینی کۆیلەکان و ئازادکردنیان ئێستا بەناڕەوە هەندێک کەسی وەک دەڵێ قین لە دڵ کۆیلایەتیەکەی عنی دەیانەوێت بە زۆر بیبەستنەوە بە ئیسلامەتی و بە موسڵمانەتی کە بە هیچ شێوەیەکی تەمان ئەو بۆ چوونە ڕاز نییە ئیسلام کاتی خۆی کە هات محەممەد صلی الله عليه وسلم کە بوو بە پێغەمبەر دورگەی عەرەبی پڕاو پڕ بوو لە کۆیلە ئەوەی کۆیلەی نەهێشت ئەوەی کۆیلەی لە ناوبرد ئەوەی کۆیلایەتی یەکجار کۆتایی پێهێنا یەکجاری کۆتایی پێهێنا ئیسلام بوو بەڵام ئیسلام وەکو ئەمری واقع تەوان کە هات کۆیلە هەبوو بە سەدان کۆیلە هەبوو ناچار بوو یاسایان بۆ دانێ بڕیاریان بۆ دانێ بۆیە خوای گەورە مسلمانانی بە چەندان شێوەهان داوە کۆیلە ئازادکەن سوێندی دەخۆی بە نمونە ئەگەر بتەوێت کەفارەتی بدەی یەکەم شتیان دەبوا کەسەکە کۆیلەیەکی ئازاد کرد بە کەفارەتی سوێندەکەی لەسەر لادەچوو ئەوەی ڤیهاری لەگەڵ خێزانەکەی دەکرد ئەوەی لەگەڵ خێزانی کۆ دەبێتەوە لە مانجی ڕەمەزاندا ئەوەی قەتڵی لە دەست دەقەومێ و چەندان ئاەتمان هەیە کە لە خێرە گەورەکان کۆیلە ئازادکردنی بە یەکەم داناوە کۆیلە زەکاتیان پێدراوە کۆیل یعنی زەکات دانراوە بۆ کۆیلە کڕین بەس بۆی کۆیلایەتی نەمێنێ نەک ئیسلام تەمان هات پێ
کۆیلە نەبوو بن دروستی کردبن بەعکسەوە کە ئیسلام هات سەدان و هەزاران کۆیلە هەبوو بەڵام بە تەدەڕوج بە پلە پلە خی گەورە بە یاسایەکی دیاریکرا و بە تەدەڕوج و بە پلەبەندی کۆیلایەتی نەهێشت جا یەکێک لە ئاەتەکان دەفەرمێت ئەها کە باسی کۆیلایەتی نەمان دەکا ئەو ئاەتەیە وآتوهم من مال الله الذي آتاكم پێیان بدەن بە کۆیلەکانتان بەشێک لە ماڵی کە خوا پێداون ئەوە یاسایەکی دیکە ولا تكرهوا فتياتكم على البغاء زۆری لە کچەکانتان مەکەن کە لێرە مەبەستی کەنیسەکەکانتانە على البغاء لەسەر داوێن پیسی ولا تكرهوا فتياتكم زۆری لە کچەکانتان مەکەن جا کچ هەر فعلا کچی خۆتان بن یان کچێک بێ لە ژێردەستی تۆدا بێ یان ئەوانەی وەکو کەنیسە لە ژێردەستاندانە نەچن ناچاریان کەن تۆ بزیان لێ بکەن بۆی داوێن پیسی بکەن ئین ئەڕەدنە تەحەسوونەن ئەگەر ئەو کچانە بۆ خۆیان مەبەستیان ئەوە بێ بۆ داوێن پاکی بمێننەوە لتبتغوا عرض الحياة الدنيا بمبستی بەدەستهێنانی بەشێک لە کەلوبەل و ژیانی دنیا عەبدوڵای کوڕی سەلول طبعا ئەو ئاەتە لە سەروی هاتۆتە خوارێ دوو کەنیسەی هەبوون کەنیسەکەکانی ئیماندار بوون مسلمان بوون داوێن پاک بوون تۆبزی لێ دەکردن زۆری لێ دەکردن ڕۆژێ لە ماڵ بەدەری دەنان دەیگوت بڕۆن لەگەڵ خەڵکی ڕابێرن و ئێوارە ئەوەندە پارەم بۆ پەیداکەن خی گەورە تەمەن ئەو ئاەتەی لەسەر ناردە خوارێ و کردیە یاسایەکی هەمیشەیی ولا تكرهوا فتياتكم على البغاء زۆری لە کچەکانتان یا لە هیچ ئافرەتێک مەکەن لەسەر داوێن پیسی ئین ئەڕەدنە تەحەسوونەن ئەگەر ئەو کچانە بیانەوێ بە داوێن پاکی بمێننەوە لتبتغوا عرض الحياة الدنيا بمبستی بەدەستهێنانی کەلوپەل و وەک دەڵێ هێندێک معیشەت و ژیانی دنیا ومن يكرههن هەر کەسێک زۆری لە ئافرەتان بکە بۆ داوێن پیسی فإن الله بێگومان خی گەورە من بعد إكراههن دوای تۆبزی لێکردنیان غەفور و ڕەحیم لێ خۆش بوو میهرەبانە واضحە گەر سەیری ئاەتەکەی کەینەوە تەوان سێ حکمی جیاوازی تێدایە یەکەمیان دەفەرمێت وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله تا ئێرە بەش ینی بڕگەیەکە ئەوان ینی باخۆیان بە داوێن پاک ڕابگرن ئەو پیا و ئەو کچانەی کە لە تواناییاندا نییە ژن بێنن یاشوو بکەن حتا یغنیهم الله هەتا خوای گەورە دەوڵەمەندیان دەکا یعنی هەلیان بۆ دەڕەخسێنێ من فضله لە بەخششی خۆی ئەوە یەک والذين يبتغون الكتاب مما ملكت أيمانكم فكاتبوهم إن علمتم فيهم خيرا أو ياسايدهم أواني داواي نوسيني نامتان لدكن لو كويلاني لجردستان دان والذين يبتغون أواني داوادكن الكتاب ناميان لقلب نوسن مما ملكت أيمانكم لواني كالجردستان دان وكو كويلا فكاتبوهم نامكيان لقلب نوسن إن علمتم إن أجر علمتم زانيتان فيهم خيرا لو كوي لو كنيسة كان دا خير هيو دتوانن بيمان كان ببنسري وآتوهم يا ساجي ديك أوي وبيشيان بدن نكرنا ميان لقلب نسن وآتوهم من مال الله الذي آتاكم بيشيان بدن بشك لو مالك إخوائي جورا بيداون وكو صدقة بيدا دي وكو زكاة بيدا دي هردرستا يا سايجي دي كده فرمد ولا تكرهوا فتياتكم على البغاء زوري لكسكانتان لكنيسكانتان ما كان لسر داوين بيسي إن أردنا تحصنا أجر كتكان بو خويان مبستيان به خويان بتاوين باقرا بقرنجا أجر بقتري أو إناها إني شرطية بلين أجر أدي أجر كسك بو خوي حزيلة به يعني جائزة بيقمان نخير هم علماء دفرمن أو إني شرطية نية دفرمن إني بيانية يعني أجر بوخوشيان حزيان لبي طبعا أجر بوخوشيان بيانوي هر نابي ريان بيبدي أي يستا أجر كسك ناوي أتو توبزيل دكي طبعا هر دبيتا دو جريمة ودو گنا خو أجر آفرتكش بيوي دروسني هر ري بيبدي لش فروشي بكا و پارە بە داوێن پیسی پەیداکە ئەی ئەگەر نێوێ بۆ خۆی بێوێ داوێن پاک بێ ئەتۆ بتەوێ بە تۆ بزی وەک دەڵێ تاوانی پێ بکەی ئەو کاتی دوو جەریمەت کردووە دوو گوناهات کردووە بۆیە دەفەرمێت زۆری لە کچەکانتان مەکەن جاوە بۆ حکمێکی گشتیە ها ینی زۆری لە هیچ کەسێک مەکە لەسەر داوێن پیسی و لەش فرۆشی
إن أردنا تحصنا أجر أوان مبستيان خوان بداوين باكو خاوين رابقرن لتبتغوا بأوي دستان كبه بمبستي دسكوتني عرض الحياة الدنيا كوملك كلوبلو وقدلي وسائل جيان الدنيا ومن يكرههن هر كسيك توبزي لآفرتان بك بو داوين بيسي بو زنا كردن يا بو هر كاريكي ديكا فإن الله من بعد إكراههن بيقمان أو كسان دواي أوي كتوبزيان لدكري غفور ورحيم خواهي قوله لبرانبر يان دا ليش يان خوش دبيتو بزيش يان بيان دا ديتا وطبعا إكراه بو هموش تيكي عزرة ها اگر بتوبزي بلام تي إكراهك ها اقاتان لي بإكراه أوي كلا شرع دا بعذر قبوله ها حديث كي پیغمبر كده فرمي صلى الله عليه وسلم سيكس يا لروايات الشيء دا فرمي چوار كس قلمي گناه كردن گناه نوسين يان لسر هل جراوه يكيشيان ومستكره أو كسي كتوبزي لدكري زوري لدكري قلد لسر راقرن بنمونا بزاني دت كجن اگر وشيك كفر نلي بنمونا كفرش بكي بنمونا كابرا كفر كي لسر حساب نيا قلد لسر راقرن بنمونا اگر ند كجن وقت لي بلي يعني زينانا كي دت كجن او كاتي فعلا كس توشي زيناي بو اكراها گناه بار نابه او کسی به توبزیجنی پی طلاق دادن که او زوره اکراه استا زوره کسی که هر شی کشتنی لسر به اگر جنیک طلاق ندا طلاق به اکراه و به توبزی ناکوه و هر تاوانه چی دیکش به توبزی پید کرد توبزیک وکو اوی گوتم او ناوه یه مداله فلان کس پید داله لبر خاطی من ور بابسین فلان شوینه بددبات شوینه چی خراب او بس بوی دلینش که لگلی دسی او توبزی نیا ها توبزی اوه مترسی کشتن یا مترسی لیدانه چی زور یا مترسی لسر ناموست هبه ناموست حتی کن اگر بقسیان نکی یان مترسی اول لسر هبه سزنت کن وقت دلی بشوی که زور درندانه و خرابه لو حالتانه دا اگر انسان گناهی چیش بکا خواهی گوره گناه کی لسر ناگریتو او کسی که اکراهی لیکراوه توبزی لیکراوه گناه بار نابتو خواهی گوره لی خوش دبه آيات دواتر لفرمد ولقد أنزلنا إليكم آيات بينات سوين بخواو ببي قماني ناردو ما نتخوار بو إيوة آيات بينات تندان بلغو نشاني آشكرا واضحة سوين بخواو ببي قماني ناردو ما نتخوار إيوة لنا أو قرآن دا لنا أو كتاب دا ببيغمبران دا بو إيوة آيات بينات تندان بلغو نشاني رونو آشكرا أويك ومثلا من الذين خلوا من قبلكم ومثلا وتندان نمونشمان بوباس كردون من الذين لو قلاني كخلوا من قبلكم كرويشتون لبيش ايودا او اتش اشارتي كتدا بو تبريه باكيتي عائشه عائشه طبعا تهمي زيناي بو هالبسترا طبعا بيش عائشه بو هيك كسي كدي كتهمه هالبسترا ويا هالبسترا هەڵبەستراوە بەبێ گومانی کات خۆی یوسف لە قورئاندا طبعا نمونەکە هاتووە متهم کرا بە زیناکردن یان نەکرا بەڵام خوا چۆن تەبریەی کرد لە سەرزاری کێ پاکێتیەکەی یوسفی لە سەرزاری منداڵەکەی وایە ئەوە نمونەیەکە مەسەلەن مەڕیەمە متهم کراوە یان نەکراوە بەڵێ متهم کراوە بەڵام عیسا کە لە دایک دەبێ دەڵێ ئینی عەبدوڵڵاهی واضح بنمونا هر اوجنا كات خوي پیاوچاکێک هەبووە مەشهورە بە جورەیج یەکێک بۆ لە عابید و خواپەرستەکان ئافرەتێکی داوێن دوور لێوە داوێن پیس و لەشفرۆشیان بۆ ناردووە بۆی وەک دەڵێ زینای پێ بکەن و دواتر ئابڕۆی ببەن بەڵام خواناسەکە طبعا نەک زینا ناکە دەستی خۆی دەسووتێنێ بەڵام ئافرەتەکە هەر بۆی وا پیشاندا کە سەرکەوتووە لكن عابدەکەی سەرکەوتوو نابێت دەچێت لەگەڵ شوانێک طبعا داوێن پیسی دەکا دواتر کە حەملی پەیدا دەبێت دەڵێ ئەوە لە عابدەکەی منداڵەکەم پەیدا بووە عابدەکەی دێنن بە ئەشکەنجە و ئازار بەڵام داوا دەکا ڕێگای پێ بدەن دوور کەعاد نوێش بکە و بانگی منداڵەکەی دێنێ دەستی لێ دەدات و منداڵەکەی لە منداڵەکەی دەپرسێ چێ بابەتە منداڵەکە بە قسە دێ خستم چەندان نمونەمان هەیە خوای گەورە تەبریەی کەسە پاکەکانی کردووە بەڵام ئەوەی عائیشەی جیاواز لەوەکانی دیکە وایە ئەوەکانی دیکە کە زینا یعنی کە توهمەی زینان بۆ هەڵبەسترا خوای گەورە بە منداڵێک یا بە هەریەکان بە منداڵێک پاکێتیەکەی دەرخستن بەڵام ئەوەی عائیشە خوای گەورە بۆ خۆی لەسەری بەدەکاتوە گوتمان 15 ئاەتی ڕێکی لەسەر
پاکێتی و بێگوناهی عائشە ناردن بۆیە دەفەرمێت ومثلا من الذين خلوا من قبلكم چەندان نمونەشمان لەو قورئانەدا بۆ ئێوە ناردوونەتە خوارێ لە گەلانی پێش ئێوە وموعظة للمتقين وچەندان پند و ئامۆژگاریشی تێدانە قورئان بەڵام بۆچێ للمتقين بۆ ئەو کەسانەی لە خواتر سوپارێزکارن ولقد أنزلنا إليكم آيات بينات سوێن بەخوا ناردومانەتە خوارێ بۆ ئێوە چەندان بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا ومثلا من الذين خلوا من قبلكم وچەندان نمونەش لبسرهاتي من الذين لبسرهاتي أواني خلوا رويشتون من قبلكم لفيش إيودا وموعظة للمتقين وسندان پند و آموزگاریش من لو قرآن دا نازون تخواره بو کسانی پارسکار او جرخوا دا فرمت الله نور السماوات والأرض خواهی گورا نور روناکی آسمانکان و زویه يعني خواهی گورا روناکروی آسمانکان و زویه طبعا هم لروی مادی ئەوەی کە ڕووناچی دێنێتە ئاسمانەکان و ڕووناچی دێنێتە سەرزەوی هەر خوایە وایە و ئەوەی یاسا و دەستوری بۆ ئاسمانەکان و زەوی داناوە هەر خوای گەورەیە الله نور السماوات والأرض خوای گەورە ڕووناکەرەوەی ئاسمانەکان و زەویە پاشان دەفەرمێ مەثل نوریه نمونەی نوری خوای لەناو دڵی ئینساندا وەکو چی وایە ئەو دڵانەی کە هەن یا ئەو ئینسانانەی هەنە هەندێک کەسمان هەیە دڵیان نوری تێدایە دڵیان نوری چۆتێ و هەندێک دڵیش هەنە تاریکن بێ نورن دڵێک نوری چوو بێتێ نمونەی وەکو چی وایە دەفەرمێت مەثل نوریه نمونەی نوری خوا کەمیشکاتین فیها مصباح کەمیشکاتین وەکو يعني ژوورێکی بچووک وایە کە دەلاقەیەکی گچکەی تێدایە جاران ژوور هەبوون وایە پەنجەرەیەکی گچکەشیان تەمەن لە ژوورەکەیدا دروست دەکرد ئەو پەنجەرە گەورانەی کە ئێستا هەنە جاری جاران نەبوون وایە جا ژوورێکی بێنە بچووک بەڵام تەنها یەک تاق یەک دەلاقە یەک پەنجەرەیەکی گچکەی تێدا بهێنە پێش چاوی خۆت دەفەرمێ مەثل نوریه شێوەی نمونەی نوری خوای لەناو دڵی ئینساندا کەمیشکاتین فیها وەکو دەلاقە و پەنجەرەیەکی بچووک وایە کە لەو دیویەوە چی هەبێ میسباح چرا ئەوە یەک تەوەن چرا ڕووناژی دەکاتەوە یا ڕووناژی ناکاتەوە ژوورێکی بچووک بێنە کە تەنها یەک دەلاقەی بچووکی تێدا بێ لە ئەسڵدا تاریکە گە هیچی لێ نەبێ وایە بەس یەک چرای بخەناوێ ژوورەکە بچووکە و یەکونی بچووکی تێدایە ڕووناشی دەکایە نایکە بێگومان دەیکا ئەوجا دەفەرمێت المصباح في زجاجة ئەو چرایش خرابێتە ناو شوشەی تەمەن نورەکە زیاد دەبێ یان نابێ چرای جاران ئەوە بوون قەندیل و لە پەڵیتە و شتی دروست کراون وانە ئاگریان تێ بەرداون چەندیان ڕووناکردوت هەندێکیان دووکەڵ هەبووە وایە بەزە و کاتێک کە شوشە پەیدا بووە فانۆس و ئەو چی پێ دەڵێن لەمپا و شت پەیدا بووە تەمەن دووکەڵەکەی لەناو بردووە یان نەبردووە لە ناوی بردووە تەمەن دووکەڵەکەی نێشتووە چرایەکی تێدایە ئەوجا المصباح في زجاجة چرایەکەش خراوەتە ناو شوشەی ئەوە یعنی نورەکە هێندەی کە بەقووەت دەبێ الزجاجة كأنها كوكب الزجاجة أو شوشيش كخراوة سرتراكي كأنها كوكب دري وكو أستيريكي روناكي برشنگدار وابي شوشيكي صافي جوان لأستيري بسي بخي سرتراكي دبي تنت طبعا روناكي تنت جوان تركا واضحة أو جار هروندشنا من شجرة مباركة زيتونة يوقد من شجرة داقر سندرا أو ترايا بأونا بنوتو دوكلاوية كاننا يوقد داقر سندرا من شجرة مباركة لبرهم زيت دارج بيروس كناويتيا ناوي زيتونة طبعا زيتي زيتون روني زيتون هر بوخوي طبعا بريسقي هي وتراي تايبتش كاتي خوي کە داگر سێنراوە نەوتیان تێ نەکردووە ئی مەلیک و پادشا ئەوەکان ئەو زەیتی زەیتونەیان تێکردووە ئەو زەیتی زەیتونانە زەیتی زەیتونەکەی ڕوونی زەیتونی تەمەن ئاگری دەگرێت کە ئاگری گرت ئاگرەکەی هەر بۆ خۆی دووکەڵی نییە زەیتی زەیتون هێندێکی هەر ئەگەر ئاگریشی تێبەر نەدەی لە تاریکی داینێ یەکسەر بریقەی دەدا یعنی ڕووناچەکەی هێجا دەفەرمێت من يوقد داگر سێنرا بێ ئەو چراش من شجرة مباركة لدرختي ببيتو بيروس كناوي زيتونة
لا شرقية ولا غربية جاء أو زيتونش تايبد بين نشرقي بين غربي يعني سي نروش هلاتي بين نروش آوائي يعني نأوي تنها كاتي روش هلات تاوي لدا نأوي تنها كاتي روش آوا تاوي لدا يعني لبيابانيا هم كاتي روش هلات تاوي لسرا هم كاتي روش آوا تاوي لسرا طبعا زيتون سروشتي وايا هتا شوينكي گرمتر بي تاوي زورتر لسر بي طبعا بركي جوانتر وزيتكي صافتر ها استا زوريني باخا كان هي شرقية طبعا بيانيان خوري لسر بلام ايواران زو سيبري لددا هي غربية بيانيان وقدلي تاوي سيبري ليو ايواران خوري لددا بلام ليرك دفرمت او زيتونة لا شرقية ولا غربية نروش خلاتية نروش آوائي يعني هميشه تاوي لسر لبيانيان ولا ايواران دا نبيانيان خوري لددا ون ايواران معناه كي اوانيا يعني بيانيان وايواران ببر دوامي خوري لسر يكاد زيت هذا فرمت خريك زيتك بو خوي بتني يضيء دور بركي خوي رون كاتوا ولو لم تمسسه نار اگر شي تبر ندي بيهنا بيساوي خود رونكي زيتونكي لو شوي لتاريخيكي داينه و هر دايني دوري خوي روناك دكا اناكا هر ديكا بس اگري تبردا زياد دبي یا نابه اگري تبردا توزك نورك زياد دبي او زار شوشي بخسره توزك زياد دبي او زار شوشك با وقت دلي وكو استيري وقت دلي شوشيك به وكو استيري صاف وجوان جوان بيت او زار نورك هندي ديك زياد دبي خواد فرمت يهدي الله لنوره من يشاء رين منيدك اخواي جورا بو نوري خوي هر کس کبیه يعني نموني نوري خواي لنا ضل انسان كان دا وكو تي وايا رق وكو او سراي وايا هر ضلك ايماني بتتناوي هر خود ايمانك بو خوي نسبتك ضل روناك دكاتو وايا اي اگر زقل لوي كلنا ضل دايا ها ايمان يكم زار دبل شو بتسبه أركان كان إيمان دبل لضل داب تسبين هل لضل داب تسبات ضل روناك دبته ونسبتك أي قد اعترافش ذكر بزمانش إيمانك دا أشكراكر طبعا نوركت زياتر دبي أي قبل كردوش لا أفعال وكردار روزانش الدا ها رنگي داوا بيقمان نوركي ديك هند جوانتر دبي بوي النموري كخوا هناويته نورك بهوي إيمان أو دروز دبي نورك بهوي هداية أو دروز دبي نورك بهوي جورالی خواوا ها جورالی خواد کرد نورکت زیاد دبه خواد ناسی نورکت زیاد دبه صفات خواد ناسین نورکت زیاد دبه قرآن که هان یکیک لصفتکانی نورا چند زورتر بیخوینی و بیڵێ و نورکت زیاد دبه و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی نورە چەندە شوێن هیدایەتەکەی کەوی هێندە نورەکەت زیاتر بەردەکەوێ بۆیە خوا دەفەرمێت ويضرب الله الأمثال للناس دێنێتەوە خوای گەورە بۆ خەڵکی چەندان نمونە والله بكل شيء عليم خوای گەورە بە هەموو شتێک زۆر زانایە ئەگەر سەیری کەینەوە الله نور السماوات والأرض خوای گەورە نور و ڕووناکەرەوەی ئاسمانەکان و زەویە مثل نوره شێوەی نور و ڕووناکی خوا کەمیشکاتین وەکو ژوورێکی بچووک وایە کە فيها لناودا هبه مصباح ترى المصباح في الزجاجة أو تراش خرابة ناو شوشيك الزجاجة شوشكش كأنها كوكب وكو أستريق وابه كدري كبرشنگدار روناكا أو دار يوقد داش جرسندرابه أو ترايا من شجرة يعني لبرهمي دارك لزيت دارك كمباركة دارك ببيتا كزيتونة ناوي زيتونة لا شرقية ولا غربية نشرقية يعني نأوية تنها كاتي خور هلات تاوي لبدا ونأوية تنها كاتي خور أوابون تاوي لبدا يعني هميشة تاوي لسرة يكاد زيتها يكاد يعني نزيكا زيتها يعني الروني أو زيتونة يضيء بو خوي دور بركي خوي رونا كاتوا ولو لم تمسسه نار أجر أو زيتا آگریشی تبر ندرت و آگریشی نگاته خواهد فرمین نور على نور او نور لسر نور ها هر بو خوی زیتک نورا و آگری تبر دراو بوتا نوری چی دیکا
چرای یعنی شوشەی خراوەتە سەرێ بۆتە نورێکی دیکە شوشەکە صاف کراوە بۆتە نورێکی دیکەش دڵی ئینسانیش ئاوایە هەتا زۆرتر خوای بناسی هەتا زۆرتر کەلامی خوای تێخەی هەتا زۆرتر سیفاتی خوای گەورە بناسی خۆشەویستی خوای بچێتە ناوێ نوری ناودڵ زیاتر دەبێ تەمان نوری ناودڵش یەکسانە بەچی یەکسانە بە نوری قیامەت بۆ معلوماتان کە لە دنیادا خوای گەورە زەوی ئاسمانی بەچی ڕوونا کردوتەوە بە خۆر مانگ و ئەستێرەکان بەڵام لە قیامەتێدا ئەو خۆر و مانگ و ئەستێرانە هەن بێگومان نین ئەو نورەی کە لێرە خستۆتە دڵت ئەو نورەی کە لێرە لە دڵتدا خەزنت کردووە و هەڵت گرتووە لە قیامەتێ دەبێتە نورێکی بەرجەستە لە قیامەتێ ئەوەی کە زیندوو دەکرێتەوە تەنها و تەنها نوری کردەوەکانی خۆی نوری ئیمانی خۆی نوری عەمەلە ساڵحەکانی خۆی فریای دەکەوێت و تەنها بەو نورەش ئینسان دەتوانێت بپەڕێتەوە بەسەر پردی سیڕاتدا بۆی خوا دەفەرمێت نورٌ عەلا نور ئەوە نورە لەسەر نور وەکو گوتم خوا دناسی ئیمانت پێی هێنا نور دەکەوێتە دڵت وایە شوێن پێغمبەر کەوتی صلی الله عليه وسلم نورەکەت زیاتر دەبێت قورئانت خوێند و جێبەجێت کرد نورەکەت زیاتر دەبێت سنەتی پێغمبەرت جێبەجێ کرد صلی الله عليه وسلم نورەکەت زیاتر دەبێت ئەو جار یهدی الله لنوری خوای گەورە ڕێنمونی خەڵکی دەکات بۆ نوری خۆی یعنی بۆ دینی خۆی بۆ ئاینی خۆی من یەشا ئەوەی کە بیەوێ ويضرب الله الأمثال للناس خوای گەورە دێنێتەوە بۆ خەڵکی چەندان نمونە والله بكل شيء عليم خوای گەورە بە هەموو شتێک زۆر زانایە آخر آيات دفرمي في بيوت لشوي أو نوري بدزبينين طبعا آيات الشان ليري أو يديك تكملية في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه لما لا نقدا أو نور دزدك وناقات عن ليبي لا مش نقدا أو نور النية لشوي أو نوري ببين ظلمان لشوي أو نوري بخين ظلمان لشوي أو نوري خزن كين همو شوينك نوري ليا بيقمان نخير زور شوين وزوريني شوينه كان تاريكي وتاريكي بودينن بلام لا مالانكدا كأذن الله مولتي داوة خوا أن ترفع برز بكرينوا كمان بس دي مزقوتكانا مالانك كخواي جورة فرماني كردوا برز بكرينوا دروز بكرينوا يك ويذكر فيها اسمه وبهندري لنا أو مالانا دا ولا ناو أو مزقوتانا دا ناوي خوا جا مرزني إلا بناي مزقوتها أبو معلومات يعني شوينك كسجدو نواجي تدا بكري مزقوت لتي وهاتوا بعربي يعني مسجد يعني شي يعني مكان السجدة يعني شويني سجدة بردن ويا لمالك كسجدي تدا لبردريتو نواجي تدا دكريتو خواي تدا ناسري مالك مالي خوايا في بيوت أذن الله أو نور لمالانك دا دزدكوي كأذن الله فرماني كردوا خواس أن ترفع يكم برز بكرينوا ويا طبعا برز كرنوي مال ك مزقود بتايبتي پیغمبر فرمي من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة هر کسك مالك بو خواي گور دروس كالا قيامت خواي گور مالك بو دروس دكاتوا لحديث شاد فرمت اگر مالك دروس كي بو خوا وكو هلانه جوابه هلانه چولكي وابه هنده بچوك به لبرانبر دا خواي گور کوشکێکت بو دروس دكا جا اگر کسك بنمونه بینایی کامیلی پێ دروست نەکراها کە ئێستا کەم کەسێ بتوانێت دروستی کاوایە تەنها خشتێکت وەک دەڵێ پشکت هەبوو لە بلوکێکیدا لە ڕازاندنەوەیەکیدا بە دینارێک بە هەزاریەک بە چەند هەزاریەک بەشداریت کرد بێگومان تەمان لای خوای گەورە زۆر ئاسانە بتکا بە خاوەنی ئەوەکەی بەڵام مەبەست هەر شوێنێکی دیکەیە کە عیبادەتی تێدا دەکرێ لە ماڵانێکدا کە خوا فەرمانی کردووە بەرز بکرێنەوە ئەوە یەک ويذكر فيها اسمه وناوي خواي قورشيان تيدا بهندري أو دو أو جاري يسبح له فيها خواي قورا بباق رابجيري لو مالانا دا يسبح له يعني تسبيحات بكري بوخوا خواي قورا بباق رابجيري فيها لو مالانا دا بالغدو ببيانيانو والآصال بإيوارا واضح حديثي صحيح مان هي زور جاقايد الخوشية هذا فرمت چون شوێ کە دنیا تاریک دەبێ لە ئاسمانی ئەستێرە دیارن یا دیارنین دیارن لە ئاسمانەژرا حەدیثی صەحیح لەسەر دەفەرمێت لەسەر زەوی چەند ماڵ ناوی خوای تێدا بهێنرێت و کەلامی خوای تێدا بخوێندرێت و مەجلیسی ذیکری تێدا بێ وەکو چۆن لە زەویڕا ئاسمان ئەستێرەکانی ئاسمان دەدرەوشێنەوە لەسەر زەویش تەمان هێندە ماڵە چەند ماڵ
یادی خوای گەورە و ذیکری خوای گەورە و تەسبیحاتی خوای گەورەی تێدا بکرێت و کۆڕ و مەجلیسی خێری تێدا بگیرێ ڕێک لە ئاسمانە ژڕا سەر زەویەکە ئاوا دەدرەوشێتەوە چەندە زۆرتر تەوان عیبادەت و خواپەرستی تێدا بکرێ نورەکەی هێندە زۆرترە کە لە ئاسمانێڕا مەلایکەتەکان دەیبین و سەیری دەکەن في بيوت أذن الله ها أو نور ڕووناچەی کە دەمانەوێ دەستمان کەوێت و بچێتە دڵەکانمان لە ماڵانێکدا دەست دەکەون کە خوای گەورە فەرمانی کردووە بەرز بکرێنەوە ويذكر فيها اسمه لناو ماڵەکاندا طبعا ها مزگەوت دروستکردن بەتەنێ گرنگ نییە ها گرنگ ئەو عیبادەتەیە کە تێیدا دەکرێت دەنا بینایە بەتەنێ هیچ نیێتەوە بینایی هەر دروستکە ئەگەر ذیکری خوای گەورە و یادی خوای گەورەی تێدا نەکرێت باسی خوای گەورەی تێدا نەکرێت قیمەتی نییە ويذكر فيها اسمه ولناو ماڵەکاندا ناوی خوای پەروەردگار دەهێنرێت ئەو جار يسبح له تسبيحاتی خوای پەروەردگاریش دەکرێت لە ماڵەکاندا بەیانیان و ئێواران بەیانیان و ئێواران یعنی بەیانیان تا ئێوارە عولەما دەفەرمون ئێوارانش تا بەیانی یعنی بەبەردەوامی یان هێندێک لە عولەما دەفەرمون بە تایبەتی بەیانیان و ئێواران ها کە بە تایبەتی ئەگەر مەبەستی نوێژ بێت تەمان نوێژی بەیانی و نوێژی عیشا تەمان زۆر تایبەتن وایە ئەها ئەوەی نوێژی عیشا و تەمان بەیانی لە کات خۆیدا دەکات و وەکو ئەوی وایە شەو نوێژی کرد بێت و شەوەکەی بەخەبەر بوو بێ یان ئەذکاری بەیانیان و ئێواران کە سنەتی بەردەوامی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بەهۆی ئەوانەوە ئینسان دەتوانێت ئەو نور و ڕووناچەی کە خوای گەورە بە نمونە هێناویەتیەوە بیخاتە دڵی خۆی کە نوریشمان خستە دڵمانەوە تەمان لە قیامەتێ خوای گەورە نورەکەت بۆ دێنێتە ناو جەستەت ئەو کاتە بەپێی نورێک کە پێتە دەتوانی بەسەر پردی سیڕاتدا لە تاریکاییەکان بپەڕیەوە و هەتا نورەکەت بەهێزتر بێت تەمان خێرایی پەڕینەوەکەت بەسەر پردی سیڕاتدا خێراتر و بێ مشکلەتر و بێ زەحمەتتر دەبێت صلی الله عليه سيدنا محمد